کێشەی کارەبا قەیرانێکی ترسناکە. ئەگەر کێشەی بودجە نەمانڕوخێنێت ئەوە کارەبا دەمانڕوخێنێت. پارێزگاری سلێمانی و هەردوو بەڕێوەبەرایەتی دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان و بەڕێوەبەری کارەبا لە کۆنفرانسێکی هەواڵیدا باسییان لە قەیرانی سوتەمەنی و قەیرانە پەیوەندیدارەکان کرد و پارێزگار ڕایگەیاند ئەگەر ڕێگە بدرێت سلێمانی خۆی بەڕێوەبەرێت سەرجەم کێشە و قەیرانەکانی چارەسەر دەبن. ئەزمەی کارەبا ئەزمەیەکی ترسناکە. حکوومەت پلانی بۆی نەبێ، حکوومەت ڕوخێنەرە. ئەگەر موچە نەمان ڕوخێنێ کارەبا ئەمان ڕوخێنێ. حکوومەت ئەبوایە 2 ساڵەمەوە پێش 3 ساڵەمەوە پێش پلانی چارەسەرکردنی هەبوایە بۆ کارەبام. هاوینی داهاتوو بەم شێوازە بەم بێخەمیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی ئاو لە سلێمانیشان نامێنێ. دەبەرەوە من لێستەوە ئێڵێم چارەسەرکردن پەیڕەوکردنی ئیدارەی لامەرکەزیە. لەبارەی دیاریکردنی نرخی بانزین و کەمی نەوتەوە پارێزگاری سلێمانی وتی وردە نرخی لیترێک بانزین دەگاتە 500 دینار. لە ئێستادا قوتابیان و خوێندکاران لەم وەرزی سەرمایەدا تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەمیان دەستی پێکردووە. بەڕێوەبەری دابەشکردنی بەرهەمەنەوتیەکانیش ڕایگەیان لە هیچ خوێندنگایەکدا کێشەی سوتەمەنیان نییە. ئەو شوێنانەش نەوتیان وەرنەگرتووە با سەردانی بەڕێوەبەرایەتیەکەیان بکەن. تایبەت بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی وەزان کۆکان پەیمانگەکان بەشە ناوخۆیەکان هیچ بەڕەنەوتێکیان لای ئێمە دوانەکەوتووە. ئەوەی ڕەزامەندیان هەیە بۆیان کراوە بردویانە. ئێمە مامەڵە لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەشەکان ناکەین. ئێمە مامەڵە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیەکەین. هەر بەشێک هەر شوێنێک لەوان ئەگەر بەشێکیان لای ئێمە ماوە سەدامان بکەن. ئێمە نەوتمان هەیە کەمی سوتەمەنی هاوڵاتیانی ناچار کردووە لە کاتی بوونی کارەبای نیشتمانیدا پەنا بۆ سپلیت و هیتەر ببن. بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیش دەڵێت ڕۆژانە 10 محاویلەیان دەسووتێت. لە بەرامبەریشدا بەهۆی دابین نەکردنی سوتەمەنیەوە ژمارەیە گوێسکەی بەرهەمهێنانی کارەبا وەرسێنراون. دانیشتوانی سلێمانی پێویستیان بە 800 مێگاوات کارەبا هەیە، بەڵام لە ئێستادا تەنها 700 مێگاوات کارەبایان بۆ دابین کراوە. ئێمە پێویستمان بە 1890 مێگاوات کارەبا هەیە. ناو شاری سلێمانی ڕوبعێکی کارەبای پێگات، لەگەڵ ئەوەی کە ئەو شوێنانی کە سەرمەحەویلەی هەیە کارەبای هەر پێ ناگا. بای 100 مێگاواتیش سەرمەحەویلەمان هەبووە شەوی ڕابردوو، ینی لە ناو شاری سلێمانیە لە 120 سەرمەحەویلەی هەبووە بەپێی دادەکانی دوێنێ. لەو کۆنفرانسەدا باس لەوە کرا کە هەر بنەماڵەیەکی شەهیدی شەڕی داعش بەرمیلێک نەوتی پێدەدرێت. لە ئێستاشدا 226 بنەماڵی شەهید لە گەرمیانەوە تا پشتەر و بتوێن ئەو نەوتەیان وەرگرتووە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.